تیپی تۆپی بالەیانی هەولێر دوایین ئامادەکاریەکانی بۆ یاریەکانی خولی بالەی ناوی عێراق ئەنجامدا. بالەی هەولێر ماوەی زیاتر لە 2 مانگە لەسەر دەستی هەمان ستافی ڕاهێنەرانی وەرزی ڕابردوو دەستی بە مەشق و ئامادەکاریەکان کردووە بە گۆڕانکاریێکی زۆر لە پێکهاتەکە و نزیکەی نیوەی پێکهاتەی تیپەکە گۆڕانکاری بەسەر هاتووە و هەولێر 6 یاریزانی هێناوەتە ڕیزەکانی. خولەکە بۆ 2 کۆمەڵە دابەشکراوە و کۆمەڵی هەولێر لە 5 یانە پێک هاتووە کە خۆناغی یەکەم یاریەکان لە شاری هەولێر بەڕێوە دەچێت و 3 یانە سەر دەکەوێت بۆ خولی بژاردە. بڕیارە هەولێر لە یەکەم یاری خۆی ئەمڕۆ ڕوبەڕۆی حەبانیە ببێتەوە. بداياتي ان شاء الله اخوان موفقمان دەکاتن لەبەرەوەی ئەمە و ساڵ ماندووبنێکی زۆرمان کردووە زیاتر لە 2 مانگە مەشقەکانمان بەردەوامە. خۆشتان بە بەرچای خۆتانەوە دەبین زۆربەی یاریزانەکانمان گۆڕانکاریان بەسەرداتوە. ئەو شوێنانەی کە کەم و کوڕیمان هەبوو و یاریزانی باشترمان هێناتە شوێنەکانیان ئامادەکاریەکانمان باش کردووە و هیچ کەم تەرخەم نەبووینە لە هەموو شتێک و بەردەوام بووینە لە مەشقەکانمان. ئەوەی لەسەر ئێمە بە زیادەوە دەیکەین ئینشاڵڵا خوا سەرکەوتومان دەکات. هەموو یانەکان باشن، ئێمەش وەکو ئەوان باشین. ڕکابەریش دەبین ئینشاڵڵا لە ناو خولی عێراق وەکو ساڵانی پێشتر نابێت. ئەو ساڵ بە جیاوازێکی تر دێینە خوارەوە لە خولی عێراق بتوانین ئەو گۆڕانکارینەی کە پار و پێرار و چەند ساڵی پێشستا هەبووە و دایما لە پێنجەم بەسەر بووینە ئەو ساڵ ئینشاڵڵا وا دەکەین لە چوارەم وە خوارەوە بین و ئەوەی لە تواناشمان دەبێت دەیکەین ئینشاڵڵا سەرکەوتوو دەبین.